بەڵە خۆشەویستان دەچێن لە تەوری یەکەمی گفتوگۆکانی ئەمڕۆمە سەبارەت بە دابەزینی بەهای دیناری عێراقیە بەرامبەر بە دۆلاری ئەمریکی. دووبارە بەهای دیناری عێراقی ڕوو لە دابەزین دەکات. ئەمە وا دەکات کە نرخی دۆلاری ئەمریکی لە بازاڕەکاندا لە ئێستا بەرامبەر بە دیناری عێراقی لە بەرزبوونەوەیەکی بەرچاو دابێت. ئێمە بۆ گفتوگۆکردن سەبارەت بە هۆکار و کاریگەریەکانی دابەزینی بەهای دینار بەرامبەر بە دۆلار میوەندایی زۆر بەڕێز نەوزاد هەمەوەندی بەڕێزیان مامۆستای زانکۆ پسپۆڕی ژمێریارین و ڕاستەخۆ لە ستودیۆکانمان لە شاری هەولێر و لەگەڵمانتان. کاک نەوزاد سڵاو لێ بێت، بانی باش. بەیانیتان باشم، بەیانی هەموو لایەکتان باش. زۆر سپاس. کاک نەوزاد بە بەردەوامی نرخی دینار بەرامبەر بە دۆلار یاری دەکات لە بەرزبوون و نزمبوونەوە دەبێتی مدەتێک دەبێت کە دووبارە دینار بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی ڕوو لە دابەزینە. ئەم بەرزبوون و نزمبوونەوە بۆچی بەهای دینار ناتوانێت بگرێتەوە سەر بەها ڕاستەقینەکەی خۆی یاخود ئەو بەهایی کە لە پێشتردا لە عێراق و لە ناوچەکەدا مامەڵی پێوە دەکرا؟ بەڵێ، ئەم هۆکارانەی بەرز و نزمی بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی ئەم جاریان بەشێکی بۆ ئەوە دەگەڕێتەوە بەشێک لەو بازرگانانەی کە لە سەکۆی ئەلکترۆنی لە بانقی مرکزی خواستەکان و داخوازیەکانیان پێشکەش کردو بۆ وەرگرتنی دۆلار لە پای هێنانی کەلوپەل و کاڵا و پێداویستە سەرچیەکان بۆ ناوخۆی عێراق ناوەکانیان نەگەڕاوەتەوە جا لەبەر هەر هۆکارێک بێت، چونکە بەشێک لە بازرگانانە ڕەنگە بە ڕێگای نایاسایی بە ڕێگای نافەرمی و مامەڵەکانیان کەم و کوڕی هەبوو بێ بۆی ناویان نەگەڕاوەتەوە. ئەم بازرگانش لەسەر نەگەڕانەوەیان پەنام بردووە بۆ کڕینی دۆلار لە بازاڕەکانی ڕەش و ئەمە هۆکارێکی سەرەکی بوو و بەشێکی تریش بۆ دەگەڕێتەوە کە بانقی مرکزی بڕیارەکانی بڕیاری ڕیشە چێشکردنی ئەم بابەتەیە کە چیتر هاوڵاتیان بە جیرۆدەی دەستی بەرزی و نزمی بەهای دیناری عێراقی نەبن، بەڵام بڕیارەکان بڕیاری لەجێن، بەڵام جێبەجێکردنیان مماتەڵەی تێدا دەکرێت و خاوی و سستی لە جێبەجێکردنی ئەو پرۆسەیەدا هەیە کە هەمان ئەو بڕیارەی خۆیان دەری دەکەن. ئەمە بەشێک بۆ دەگەڕێتەوە کە بتوانن داهاتی حکوومەتی عێراق و داهاتی عێراق هەرگیز نەبێ بەشێکی لە جیاوازی نێوان بەهای دیناری عێراقی و بەهای دۆلار پڕ بکەنەوە، چونکە داهاتی هەموو عێراق بە دۆلارە و بودجەی تەشغیلی و مەساریفەکانی حکوومەتی عێراق بە گشتی بە دیناری عێراقی. ئەمە دەبێتەوە کارێک بۆی ئەم کورتێنانەی کە لە پرۆژه یاسای بودجێ عێراقدا هەیە بۆ ماوەی ئەو 3 ساڵەدا هیچ نەبێ بەشێکی بۆ ئەم بە ڕێگای ئەم لایەنەدا بەشێکی لێ کەم بکرێتەوە، چونکە کورتێنانەکە کورتێنانێکی زۆرە و بەشێکی تریشی بۆ ئەوە دەگەڕێتەوە بەشێکی زۆر لە بازرگانان و جوتیاران کە پارەی گەنمیا وەردەگرن زیاتر کێشەی ئەویان بۆ دروست دەبێت لە ڕووی ژماردنەوە، لە ڕووی هەڵگرتن و گواستنەوە و تەنەقولکردن بە دیناری عێراقی هەم قەبارەکەی گەورەترە هەم ژماردنەکەی کێشەی بۆ دروست دەکرێت، بۆیە پەنای کڕینی دۆلار دەبن. ئەمەش بابەتێکی ترە، ڕەنگە هۆکارێکی کەمیش بوو بێ، بەڵام کاریگەری لەسەر نزمبوونەوەی بەهای دیناری عێراقی هەیە. بەڵێ، لە ئێستادا ڕێگە چارەکان چین یاخۆ چارەسەرەکان چین؟ بۆچی ئەو بڕانی کە دەردەکرێت جێبەجێ ناکرێت لەگەڵ جێبەجێنەکردنی هەر بڕیارێکدا کە سەبارەت بەم دۆخە دەدرێت؟ ئەمانە وا دەکات کە بەهای دینار زیاتر ڕوو لە دابەزین بکات یاخۆ پێشبینیەکان چییە بۆ بەهای دینار؟ خۆی لە خۆیدا بەهای ڕاگرتنی یا سەنجی یا قووەی شیڕایی دیناری عێراقی لە ئەستۆی بانقی مرکزی دەبێت، بەڵام ئەوەی کە بانقی مرکزی هەنگاوی بۆ دەنێ لە هەندێک بابەتدا زۆر جددین کە لەم دواییەدا لەم چەند ڕۆژەدا بەشێک لەو مەکاتبە ئاڵ و گۆڕانەی دۆلار و دیناری عێراقی تووشی سزا بوون و بەشێک لە بانقەکانیش ڕەنگە بەشێک لەو بانق و مەکاتبە ئاڵ و گۆڕە دراوانە سزاکەی بەرز بوو بێتەوە بۆ 20 میلیارد دینار. ئەمە سزایەکە بۆ دووبارە نەکردنەوەی ئەم بابەتەیە، بەڵام لە
لە عێراقیش جۆرێک لە گەندەڵی و جۆرێک لە چاوپۆشی هەیە لەم بابەتە بۆ سپیکردنەوەی پاراوە بۆ تەهریبکردن و تەهریبکردنی ینی تەنەقولاتی دراوی بیانی تایبەت دۆلاری ئەمریکی بە ڕێگای نایاسانی ئەوان هەموو کاریگەریان هەیە و کاتێک خواست زۆرتر بوو لە خستنە ڕوو ئەم جۆرە هەڵاوسانە دروست دەبێەوە ئەم بەرزبوونەوەی نرخی دۆلارە من پێم وایە هەر ئەو چەند ڕۆژە دەخایانێ و بەشێکی هاوڵاتیانی ئێمەش دەکەوێنە ئەو یاریە سیاسیە یا ئەو یاریە زەرمەندانەی کە بەشێک لە هاوڵاتیانی ئێمە تێی دەکەون و بە پەلا خوان دەخزێنە ناو ئاڵوگۆڕی دینار و دۆلاری ئەمریکی ئەمە زیان بە خەڵکی مامناوەند و بەشێک لە بازرگانانی عێراق و هەرێمی کوردستان دەگەێنێت چونکە یاریەکە یاریەکی ترسناکەوە یاریەکە لەوە گەورەترە ئەو خۆی بخزێنێتە ناوم بابەتە کڕینی دۆلار لەم کاتەدا زۆر زیان بەخشە و ئەم هەواڵە ڕەنگە لە چەند نزیک دەبێنەوە لە 14 نرخی دۆلار هێندەی تر ڕوو لە نزمبوونەوە دەکا بەرامبەر بە دیناری عێراقی چونکە لە 14ەوە بانقی مرکزی بڕیاری داوە سەکۆی وەرگرتنی دۆلار لە خاڵە سنووریەکان و لە فڕۆکەخانەکانی عێراق بە تەواوەتی بە هەرێمی کوردستانیشەوە فڕۆکەخانەی هەولێر و سلێمانیش سەکۆی یا دەواازەی وەرگرتنی دۆلاری ئەمریکی بە شێوەی ڕاستەوخۆ بۆ ئەو گەشتیارانێک کە گەشتی دەرەوەی عێراق دەکەن دەتوانن دۆلار بە 132 وەربگرن ئەمەش دەبێتە هەنگاوێکی چارەسەری ئەم بابەتە بۆی خەڵک زیاتر پێویستی بەکردنی دۆلار نەبێ ئەگەر بۆ حالەتێکی زۆر پێویست نەبێ و بۆ هەنگاوێکی ترەکە ئێستا حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان هەنگاو دەنێ بۆ بە سیستەمکردنی یا بە بانقیکردنی هەموو ئەو حسابانەی کە خەڵکەتی و کەمتر هاوڵاتیان وردە کەمتر پشت بە پارەی کاش دەبەستن چونکە لەم حالەتە دیناری عێراقی کێشەی زۆری هەیە لە ڕووی قەبارەوە و لە ڕووی ژماردنەوە و لە ڕووی تەناقولکردن و گواستنەوەی لە شوێنێک بۆ شوێنێکی تر بۆیە پەنایکردنی دۆلاری ئەمریکی دەدەن. بەڵێ زەمان چییە ڕەنگە کاگنۆزات خەڵکە دەبینێت بە بەردەوامی مژی ئەو بە خەڵک دەدرێت کە بەهای دینا بەرەو بەرزبوونەوە دەچێت یاخۆ بە شازێک لە شێوازەکان دۆلار نرخەکەی دادەبەزێت بەڵام ئەوەی کە دەبینن ئەوەیە کە بەهای دینا ڕۆژ بە ڕۆژ تایبەتی لەم مودەیەدا بەهاکی دابەزیوە کاتە خەڵک زمانی چییە کە بتوانێت سیقە بۆ بکات کە دینار بۆ بەهاکی خۆی دەگەڕێتەوە یاخۆ بەهای دینار ڕوو لە بەرزبوونەوە دەکات تاوکو ئەوانیش بۆ شێوازە زۆرە خواستیان لەسەر دۆلار نەبێت. بەڵێ بەشێکی زۆری خاستن کارە دراویەکان یا جوو لە داراییەکان لە بانقەکانەوە بەشێکی زۆری لەسەر متمانە و لەسەر تقەی خەڵکە بەڕاستی چونکە خەڵک بە شێوەیەکی گشتی ئەگەر متمانەی هەڵوەری بە بابەتێک ئەمە کاریگەری زۆر خراپی دەبێت ئەوەی لە ئێستادا هەیە هاوڵاتیان بەشێکی زۆری یعنی ئەو متمانە و سیقەیان بە بانقەکان نییە و لە ڕووە سیاسی و لە ڕووە کێشە ناوخۆیەکانی عێراق و تایبەت هەرێمی کوردستانیش لە ناوخۆداوە حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان جۆرێک لە ئاڵۆزی و یا جۆرێک لە ناسازان دروست دەبێ ئەم بابەتە دووبارە سەر هەڵدەداتەوە چونکە وڵاتیانی ئێمە کەمتر متمانیان بە دیناری عێراقی هەیە لەبەر بارودۆخە سیاسیەکە لەبەر ناسەقامگیری سیاسی و لەبەر ئەو کێشە کەڵەکە بوانەی لە نێوان کوتلە سیاسیەکان هەیە لە ناوخۆی عێراق و لە نێوانی هەرێمی کوردستان و عێراقدا و پێم وایە ئەمانە وردە بەرەو قۆناغی چارەسەربوون دەچێ و وردە وڵاتیانی ئێمە ئێستا پێدەنن ئەو قۆناغی کە متمانەی زیاتر بە بانقەکان بکەن بۆ ئەوەی جوو لە داراییەکانیان کڕین و فرۆشتنەکانیان لە ڕێگای بانقەوە بێ کە ئەمە وردە چەند متمانە و سیقە لە هاوڵاتیان دروست ببێ لە دراوی ژمارەیی یا بڵێن لە سیستەمی بانقی ئەمە هێندەی تر قووەی شیرائی دیناری عێراقی بەرز دەکاتەوە هێزی کڕینی دینار بەرز دەکاتەوە بۆی کەمتر بەرامبەر بە دۆلاری ئەمریکی و بە دراوە بیانیەکانی تر تواناکانی لە دەست بدات. بانکی ناوەندی ڕێگە چارەکانی بۆ
ئەم دۆخی ئێستا چی دەبێت؟ ئایا وەکو هەر جارەکانی دیکە بڕا دەردەکات و جێبەجێ ناکرێت و دۆخەکەوکە خۆی دەمێنێتەوە یاخود بانکی ناوەندی لە ئێستادا بەتەمای هەنگاوێکی گەورەترە بۆی کە بتوانێت چارەسەری ئەم کێشەی پێ بکات؟ ئەوەی لەسەر ئەستۆی بانقی ناوەندیە لە هەموو وڵاتێک بانقی مرکزی بانقی ناوەندی دەبێ بەهای دینار یا بەهای دراوە ناوخۆیەکەی خۆی ڕابگرێت بەرامبەر بە دراوە بیانیەکانی کە مامەڵەی پێدەکرێت لە وڵاتەکەیدا. بەڵام ئەوەی دەبینین جۆرێک لە سستی یا زۆرێک لە خاوبوونەوە لە بانقی مرکزی دەبینن، بەڵام ئەوەش نییە کە بە تەواوەتی دەستی لێ بەردابێ بۆی دیناری عێراقی بەهاکەی لە دەست بدا. لە ئێستادا بەهای دیناری عێراقی لە ئاستێکی باشدایە و احتیاتی دراوی بیانی لە بانقی مرکزی لە عێراقدا زۆر بەرزە، سەروی 100,000 و 120,000 میلیارد دۆلارە. ئەمەوا دەکات هێزی کڕینی دینار بەرز بکاتەوە. بەڵام لە ئێستادا ئەوەی کە دەیبینین ئەم جۆرە خاویە ڕەنگە بەشێکی لە بەرژەوەندی حکوومەتی عێراق بێ و بەشێکیشی لە زەرەرمەندی هاوڵاتیان و بازرگانان دەبێ، بە تایبەتی هاوڵاتیانی کڕیار یا ئەوەی خواستی لەسەرکڕین و کاڵا پێداویستی و خزمەت گوزاریە سەرچیەکانی ڕۆژانەیەتی، چونکە بازرگان لە دوو بابەتدار بە هەردوو شێواز قازانجەکانی خۆی دەخاتە سەر ئەستۆی هاوڵاتیانی ئاسایی کە کڕیاری کڕینی ئەو کەلوپەل و پێداویستە تایبەتیانان، چونکە هەم جارێک قازانج دەکات لەو جیاوازی نرخی دینار و دۆلارە و هەند جارێکیش قازانج دەکات لەو نسبە و لەو ڕێژەیە کە خۆی خسیۆتە سەر کاڵایەکە. چکە ئێمە دەبینین بەشێک لە بازرگانانی ئێمە لە ڕێگای سەکۆی ئەلکترۆنیەوە دۆلاری ئەمریکی بە 132,000 دینار وەردەگرێ، بەڵام کاڵاکان لە بازار هەر لەسەر 147 و 46 و 48 دەشتێتەوە، کە ئەمە دەبێت سانسۆرێکی زیاتر بخرێتە سەر بازار، سەر ئەو بازرگانانەی کە بەم شێوازە مامەلە لەگەر هاوڵاتیانی ئاسایی ئێمە دەکەن، چونکە ناکرێ لەم بارودۆخە سەختە ئابووریە ئێمە وا بکەین سەرشانی هاوڵاتیان و تایبەت موچەخۆرانی ئێمە قورستر و گرانتر بکەین و ژیان سەختتر بکەین بۆ بەدەستهێنانی ئەو پێداویستی و خزمەت گوزاریە تایبەتانەی کە زۆر زەرورن بۆ پێویستن ڕۆژانە لە ڕووی ژیانەوە لە ڕووی گوزەرانەوە پێویستەتی. بۆیە دەبێت حکوومەتیش چاودێر بێ لەسەر ئەم بازرگانانە و سانسۆرێکی گەورە بخرێتە سەر ئەو بازرگانانەی کە بە دوو شێواز قازانج لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراقیش دەکەن. بەڵێ کاریگەرە ئابوورەکانی دابەزینی بەهای دیناچی دەبێت تابەتی لەسەر موچەخۆران لەسەر خەڵکی بەگشتی لەسەر جموجۆڵی بازار بە شێوەیەکی گشتی ئەو گەشە ئابووریەی کە لە ماوە ڕابردووە دەمانبینی جۆرێک لە سەقامگیری لە نرخی دۆلار یا بەهای دیناری عێراقی دەمانبینی، جۆرێک جوولە داراییەکان و گەشە ئابووریەکان بەرەو هەنگاوێکی تر بەرەو خۆناغێکی تر هەنگاوی دەنا. بەڵام ئێستا دەبینین کە کاتێک لە بەرزبوونەوەی بەهای دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی ئەم جۆرە خاوی و سستیە لە گەشەی ئابووری نزم دەبێتەوە و زیاتر زیانە گەورەکە دەکەوێتە سەرشان و ئەستۆی موچەخۆران بە تایبەتی و ئەم جم و جۆڵە بازرگانی و جوولە دارایی و کرین و فرۆشتنێک کە لە بازار دەبێ ڕوو لە سستی دەکا. ئەمە شوا دەکا کاریگەری لەسەر تاک بە تاچی هاوڵاتیان دروست دەکا و کاریگەری لەسەر بژێوی ژیانی خەڵک بە گشتی دروست دەکا، بە تایبەتی موچەخۆرانیش بە شێوە گشتەکەی و بە شێوە تایبەتەکەی موچەخۆرانی هەرێمی کوردستان، چونکە دەبینین لە ئێستاشدا موچەکانیان مەسەلەن دوا دەکەوێت و ڕوون نییە لە چ کاتێکدا موچەکانیان وەردەگرن. ئەمە جۆرێکە لە سستی گەشەی ئابووری لە ناوخۆی هەرێمی کوردستان. پێت وایە چارەسەریەکان بۆ ئەم دۆخە
کورتخایان دەبێت یا خۆ درێژمەودا دەبێت کاتێکی زۆری دەبێت کە تاوکو دۆخەکە ڕێک بێتەوە یاخود ئەگەر هاتوو چارەسەرەکانش بگە چارەسەرێکی کاتیە دواتر دووبارە بەهای دینار ڕوو لە دابەزین دەکات. پرسیارێکی جوانە بەڕاستی مناوڵاتیانی خۆمان دڵنیا دەکەمەوە ئەم ڕێژ ئاڵاوسانەی کە یا ئەو ڕێژە لە دەستدانەی بەهای دیناری عێراقی زۆر زۆر کاتیە و ڕەنگە ئەو خواستەی کە بازرگانەکانی لە سەکۆی ئەلکترۆنی ناویان نەگەڕاوەتەوە پەنام بۆ کڕینی دۆلاری ئەمریکی بردووە لە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستان و عێراقدا ماوەیەکی کورتخایان دەبێ بەڵام بەشێکی هاوڵاتیانی ئێمەش ئەوەندە بێ متمانن لە نرخی دۆلار و دینار خۆیان دەخزێن نام بابەتەوە لە ئێستادا کڕینی دۆلار بەڕاستی پەسەند نییە چونکە نرخەکەی زۆر زۆر بەرزە بەهای دیناری عێراقی پێم وایە هێزی کڕینەکەی زۆر زیاترە لەوەی ئێستادا هەیە ئەم ڕێژە بەرزبوونەوەکی زۆر زۆر کاتیە و لە چەند ڕۆژی داهاتوو دەبینین ئەم ڕێژەیە ڕوو لە نزمی دەکاوە لە مانگەکانی داهاتوش بە هەمان شێوەی پێشووتر کە باسمان کردیە لە سەرەتای لە کۆتایی ساڵی 2023 کە دۆلار زۆر لە سەروی ئێستا بوو هەمان بەم شێوازە باسمان کرد کە نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی نزم دەبێتەوە و دڵنیام ئەگەر بارودۆخە سیاسیە بارودۆخە ئیقلیمیەکە و جیهانیەکە بەم شێوەیە بێ و هیچ گۆڕانکاریەکی گەورە دروست نەبێ لە کێشە سیاسیە گەورەکان هەم بە تایبەتی لە ناوخۆی هەرێمی کوردستان هەم لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و عێراقداوە هەم لە ناوخۆی عێراقدا لە نێوان کوتلە سیاسیەکان کە چونکە بارودۆخی سیاسی کاتێک شڵەژە کاریگەری لە بەسەر بەهای دیناری عێراقی دەبێ ئەگەر بەم شێوازەی ئێستا بڕوە دڵنیاتان دەکەمەوە دیناری عێراقی بەهاکەی زیاتر لە ئێستادا بەرز دەبێتەوە و بەهای دۆلاری ئەمریکی ڕوو لە نزم بوونەوە دەکات. بەڵێ زۆر سپاس بە زۆر بەڕێز نۆزاد هەمەوەندی مامۆستای زانکۆ پسپۆڕی ژمێریاری دارایی سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بانی ئەمریکا کوردستانی سەگەڵ ئێمە ئامادە بوویت.